هەر ڕژێمێکی دیکە لە دوای ئەم ڕژێمەی ئێستا بێتە سەرکار لە دوو حاڵەت بەدەر نییە. ئەگەر لە حاڵەتێکدا کە ئێستا پیادانەی کە ئێستا ماونەتەوە بڕیاری تەسلیم بوون بدەن یان نوعێک بێنە سەر مێزی مفاوەزات بۆ خۆناغی ڕاگوزەر، ینی ئەمان خۆیان بەڕێوەبەرەوەکو چۆن ترامپ دەڵێ پێی باشترە قیادەی داهاتوو ئێران لە ناو ئێرانەوە بێت، نەک لە دەرەوەی ئێرانەوە تەزیر بکرێ بۆیان. وەکو دیاریشە مەبەستی چێە بێ مەبەستی کوڕەکەی محەممەد ڕەزا شابێ. بەس ئێستاش لەگەڵدا بێت ینی سەربارەوەی کە خەڵکێکی زۆر کوژراوە لە قیاداتی ئێرانی، بەڵام هێشتاش خەڵکی میانە ڕۆی وەکو مەسەلەن جەواد زەریفە ئەوانە کە وەختی خۆی تەرەفی هەرە گەورە بوونە لە مفاوەزات لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی، بەڵک خەڵکێکی زۆر هەنا کە هێشتا دەکرێت ئیتکان لەسەر پێوەکو چۆن من لە بیدایەتەوە باوەڕما بوو کە ئێران بە قۆناغی گوزەر وەکو یەکێتی سۆڤێتدا پێدا پەڕێ، یعنی توانە عەسکەری و ئیمکاناتەکەی هەموو لێ سەرب دەکرێت و اینجا تەسلیمێتێکی شەرافەتمەندانە لە ڕێی کەسانی خۆیانەوە بۆی ڕێگیری بکەن لە تەقسیمی ئێران، بۆی ڕێگیری بکەن لە شەڕ لەگەڵ ئێران.